ويست جواني أبو لقرمن بەڵام لێبوو لاور خێڕیە چی لێ بکەم دەڵێم لەو منت نەناردیە نانە لوتم نەناردی بەرێ چکە هەر تێم نەکرد لە ئینتەرنێت تێم نەکرد چکە و فەقیرێ ئەوە نەبوو یعنی لەگەر من زۆر ئەوەی نەبوو یعنی شێخ جعفەر ئینسانێکی ئەوەیە لەوانە بەڕێزترە لە هەر هەموویە کوردە شێخ جعفەر ئەدێ تو وەزات کۆ الحەمدلله زۆر مەمنون سبەی دەیبینی ئاگەمە لێک دەبیتن برای دەرم دەیبینی سبەینێ ئەوە چایلەقیان بە ئەوەیدا شێخ جعفەر چایلەقی بدا شێخ جعفەر لە ناو دەردەین مشکلە نیە ئەوی لە ناو دەردەینم ئەوی دیکە براو دەکەمەوەی جا ئەوەی